دەستکەوتەکانی سەد ڕۆژەی شۆڕش شۆڕشی ئازادی خوازانە بەرابەری تەڵەب و دادپەروەرانەی خەڵکی ئێران چوەتە نێو چوارمین مانگەوە. ئامارەکان باس لەوە دەکەن کە 161 شار لە ماوەی زیاتر لە 3 مانگی ڕابردوودا گۆڕەپانی ناڕزایەتی بوون و بە گشتی نزیکەی 1200 کۆبوونەوەی شار و زانکۆیش بەڕێوەچوو. شۆڕش لەم ماوەیەدا گەلێک دەستکەوتی گەورەی بوو کە لێرەدا ئاماژە بە هەندێکیان دەکەین. سیاسی و ناڕازیبوونی بەرین و کۆمەڵایەتی توێژێک کە خوازیاری ڕوخانی کۆماری ئیسلامی و هەوڵدان بۆ بەکردەوە دەرهێنانی یەکێک لە گرنگترین دەستکەوتەکانیەتی. لە پاڵ ئەوەدا دەبێ ئاماژە بە دروستبوونی هاوسەنگێک بکرێت کە لەسەر بەستەر و بەستێنی ئەودا ئازادی پوشش بەکردەوە بەسەر ڕژیمدا سەپاوە. کرێکاران لەم هاوسەنگی هێزە لە مانگرتنەکانیاندا کەڵکیان وەرگرت و لە ئاکسیۆنەکانی مانگرتن و کۆبوونەوەی خۆیاندا داخوازی هێرشبەرانەیان تەرح کرد و دەستکەوتیان بەدەست هێناوە. هەڵوەشانەوەی بەکردەوەی گەشتی هەوسار پچرا و جنایەتکار و بەدنێوی ئێرشاد لە ناخی ئەودا بووەتە بابەتێکی واقعی. شانۆی ناڕزایەتی بێوێنەی شۆڕژگێڕان لە بەرەنگاربوونەوە لەگەڵ وەحشیگەری سەدەی نێوەڕاستیەکانی ڕژیم لەسەر شەقام و لە زیندانەکان دەرخەری ئەم هاوسەنگیەی هێزی تازەیە. هەر لەم ماوەیەدا وەحدەت و هاوپشتێکی بە شێوەی مێژووی بێوێنە لە نێو نەتەوە و چین و توێژە جۆراوجۆرەکان لە شار و ناوچەکاندا بەدی هاتوو ڕۆژ لەگەڵ ڕۆژیش پتەوتر بوو. پوچەڵکردنەوەی ئەو تاکتیکانەی بۆ دروستکردنی جیایی و دووبەرەکی نانەوە لەلایەن سەرکوتگەرانەوە گیرابوونە بەر لە پتەوترکردنی ئەم یەکگرتووەیەدا دەوری کاریگەری هەبوو. دەستکەوتی گرنگ ئەوەیە کە خوێندکارانی پێشڕە و ناڕزایەتیان لەسەر پێویستی هاوپشتی زیاتر لە نێوان خۆیان و کرێکاران و کۆمەڵێک لە دروشمەکانیاندا پیشاندا. کچان و کوڕانی ناڕازی و شۆڕژگێڕ لە چەند مانگی ڕابردوودا گەلێک تاکتیکی ڕوو بە کامڵبوونیان گرتووە بەر کە بووە بەهۆی ماندووبوونی هێزە سەرکوتگەرەکان. بەرەو ڕووبوونەوە لەگەڵ سەرکوتگەران لەسەر شەقام و گەڕەکەکان و دەربڕینی ناڕزایەتی بە شەو و ڕۆژ لە زومرەی ئەو تاکتیکانە بوون. نمونەی بەرچاو لەم بوارەدا لە بەیاننامەیەکدا کە لەژێر ناوی منداڵی کرێکارانین لەگەڵیانین داوایان لە چین و توێژە جۆراوجۆرەکان کرد لە ڕۆژی خوێندکار دەست بکەن بە کۆبوونەوە و دەربڕینی ناڕزایەتی. لەو دەستکەوتانەی دەکرێت ئاماژەی پێ بکرێت هێنانە مەیدانی بە ملیۆن کەس لەو 6 ملیۆن کۆچبەرە ئێرانی و بەشێک لە هێزە پێشکەوت و خوازەکانی ئەو وڵاتانە، پشتیوانی بێوێنەی سیاسەتمەداران، هۆنەرمەندان، وەرزشوانان و کەسانی تر بوو لە نێوخۆ و لە دەرەوەی وڵات لەلایەن شۆڕشەوە. شۆڕشی ئێران بوو بەهۆی پەراوێزکەوتنی نێونەتەوەی کۆماری ئیسلامی کە وێنەکەی تەنیا دەکرێت لە ئافریقای باشوور ببینی لە دەی هەشتای زاینیدا. گەمارۆی بەرین و دەرکرانی کۆماری ئیسلامی لە کۆمیسیۆنی پێکەی ژنی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بەرهەمی ئەم پەراوێز کەوتنە بوو. لە نێو دەستکەوتەکاندا دەبێت لەسەر خۆڕی خستن و هەوڵدان بۆ دروستکردنی هاوپشتی لە نێوان ڕێبەری و جەماوەری خەڵکی ناڕازیدا جەختی تایبەت بکرێتەوە. لەو ماوەیەدا لاوانی کچ و کوڕی شۆڕژگێر لە نێو گەڕەک و زانکۆکاندا سازماندەر و لە هەندێک حاڵەتدا تەشکیلاتی خۆیان لە یەکتر نزیک کردووەتەوە و بانگەوازی هاوبەشیان بڵاو کردەوە. دوای ئەوانە دەبێ ئاماژە بە نمونەی درەوشاوی بانگەوازی گروپە پزیشکی و پەرستارە ئازادی خوازەکان بکرێت بۆ لە بەرچاوگرتنی ئەوەی کە وترا شۆڕژگێڕان بەرەو ئەوە دەچن تا یەکێک لە خاڵە لاوازەکانی ئەم شۆڕشە چارەسەر بکەن کە ئەویش سازماندانی لاواز و ڕێبەری ناوچەی و پرژ و بڵاوە. بەدیهێنانی ڕێکخراوگەلێکی بەهێز سربەخۆ و تایبەت بە ژیانی کرێکاران و زەحمەتکێشان و ڕێبەریەکی جێی پەسەندی جەماوەری خەڵک تەنیا لە ناخی ئەم شۆڕشەدا پێکتێت و تۆماری تەمەنی کۆماری ئیسلامی تێکەوە دەپێچێت.